ئەم کاتتان باش بەڕێزان. دەستپێکی وەرکشۆپەکەمان بە چەند ساتێک بە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنانی شەهیدانی کوردستان دەبێت. بەڕێزان، ئامادەبووان بۆ یەکەمین وەرکشۆپی سیتی لابی سلێمانی لە سانگۆی سلێمانی بەخێرهاتنتان دەکەین کە لەژێر ناونیشانی کاری پێکەوەی ئاسۆی پێشخستنی شارە. ئامادەبوانی خۆشەویست، وەرکشۆپی ئەمڕۆمان لە دوو بەش پێک دێت. لە بەشی یەکەمدا ئاشنا دەبین بە سیتی لاب و سەربوردی کارەکانی ساڵی ڕابردوو و هەروە هەردوو پرۆژەی ڕووپێویکردنی خانۆکۆنەکانی شاری سلێمانی و پرۆژەی ڤیوپایک ماسەپلانی هاتوچۆی پاسکیل لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی. پاشان لە بەشی دووەمدا بە کارەکانی پرۆژەی هەڵسەنگاندنی ئاو و خاکی پارکی هەواری شار لە ڕووی ئاودێریەوە و هەروەها پرۆژەی یەکتربڕی ئابلاغ چوارچرا و هەروەها پرۆژەی چارەسەری کێشەی تێکچوونی قیر لە شەقامەکانی شاری سلێمانی. بەڕێزان، ئێساش پێکەوە بینەری کوردە ڤیددیۆیەک دەبین دەربارەی سیتی لابی سلێمانی. بفەرمون. سیتی لابی سلێمانی. ئێمە ئەگەر بمانەوێت شارەکانمان پێش بخەین، پێویستە کاری پێکەوەی و ژیانی هاوبەشی و خۆبەخشی پەرە پێ بدەین تا فراوانتر و بە مەودایەکی دوورتر بیر لە بەرژەوەندیەکان بکەینەوە و چارەسەری کێشەکانیش بە عقارێک بەرین بەرژەوەندی گشتی تێدا لە بەرچاو بگیرێت. سیتی لاب بریتیە لە شێوازێکی نوێ لە بەکارهێنانی کۆمەڵێک ئامڕاز و هۆکاری تایبەت بۆ پێکەوە بەستنی زانکۆ، کارتی گشتی و کارتی تایبەت و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و شڕکردنەوەی هەموو هەوڵەکان و ئاڕاستەکردنیان بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر ئاستی شارەکان. سیتی لاب پردێکە و دەبێتە پێگەیەکە خوێندکاران و مامۆستایان و خاوەن بەرژەوەندیەکان بەیەک دەگەێنێت و بۆ کارکردن لەسەر کێشەیەکی ڕاستەقینە کە لە شاردا هەیە و چارەسەری دەکەن یان ڕێنمایی لایەنی پەیوەندیدار دەکەن. بیرۆکەی ئەم پرۆژەیە لە زانکۆیەکی هۆڵەندی وەرگیراوە بە ناوی ساکسیۆن یونیڤرسیتی کە لە ساڵی 2015ەوە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات. کاری پێکەوەیی و کارکردن بە تیم هۆکاری سەرەکی بەرەمهێنان یاخود هێنانەکایی سیتی لابی سلێمانیە کە پشگیریمان کردو و پرۆژەکەمان بە خۆشحاڵیەوە لەگەڵ کۆمەڵێک دۆست و ئازیز و خەمخۆرانی وڵاتی خۆمان لەگەڵ کۆمەڵێک دۆستی دیکەی وڵاتی هۆڵەندا و پسپۆڕان لەوێ هێناوەتە بوونەوە. وەسفاز وەخوا ئێستا سیتی لابی سلێمانی لە کارکردنایە بە هاوبەشی زانکۆی سلێمانی بە هاوکاری زانکۆی ساکسۆنی هۆڵەندی کۆمپانیای موڤمۆبیلیتی لەگەڵ نووسنگەی ڤیو گروپی ڕایشکاریان دازاری. ئێمە پاڵپشتی ئەم پرۆژەیە بووین، ئەو بوو لە پرۆژەکە تەقریباً 2 ساڵی وابزان بخایەن تا گەشتە ناوی زانکۆی سلێمانی لە کۆبوونەی 4/1 2017 بە سپاسەوە بەڕێز کاکتۆر ڕەزا سەرۆکی زانکۆ یارمەتیین مەجالیە کە توانیمان ئەو بیرۆکەیە لێ باسکەین لە زانکۆی سلێمانی ئەو بوو دوایەوە بوو بە عەقدێک و چۆبواری جێبەجێ کرد. دیارە لە سەرەتای دوایەمی ساڵی 2016 حەڤەوە پرۆژەیەک لەلایەن کۆمپانیای ڤیوپایەنەرەوە پێشکەش بە زانکۆی سلێمانی کرا بۆ دامەزرانی سنتەرێک بە ناوی سیتی لاب بۆ لەگەڵ زانکۆی سلێمانی و ئێمە ئەو فکرێ و ئەو پرۆژەیەمان خستە ئەنجومەنی زانکۆوە بۆ ئەوەی پەسەندی بکاوە. خۆشبەختانە لە مانگیەکە ئەو پرۆژەیە پەسەند کرا. ئیشکردن لەسەر دامەزراندن و جێبەجێکردنی پرۆژەکە لە کۆتایی ساڵی 2015 دەستی پێکرد و با شێوەیەکی فەرمی کارەکانی لەگەڵ زانکۆی سلێمانی لە بڕواری 1/2/2017 دەستی پێکرد دوای واژووکردنی گەرەبەز لەگەڵ سەرۆکی زانکۆی سلێمانی. من وەک ڕێخەری پرۆگرامی سیتی لاب کە لەلایەن سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بە ئاماهانگی لەگەڵ کۆمپانیای ڤیوپایەنەر دانراوم بریتیە لە بەڕێوەبردن و ڕێخستنی پرۆگرامی سیتی لاب لە نێوان زانکۆی سلێمانی و کۆمپانیای ڤیوپایەنەر. بێگومان سیتی لاب دڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لە چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە لە سەر ئاستی شاری سلێمانیدا هەیە بە شێوەیەکی بنەڕەتی و زانستیانە بە بەشداری پێکردنی مامۆستایان و خوێندکاران و شارەزایان و پسپۆڕان لە بواری ئەندازیاری و هەموو بوارەکانی ترکە پرۆگرامی سیتی لاب دەیگرێتە خۆی.
کۆمپانیای ڤیوپایۆنیر بە هاوبەشی زانکۆی سلێمانی، زانکۆی ساکسیونی هۆڵندی، کۆمپانیای موڤ موبیلیتی، نووسینگەی ڤیو گروپی ڕاوێژکاری ئەندازیاری سیتیلاب بەڕێوە دەبن. ئێمە وەکو نووسینگەی ڕاوێژکاری ڤیو گروپ پاڵپشتی سەرەکی پرۆژەی سیتیلابی سلێمانین لە ڕووی مرۆیی و دارایی و پاڵپشتی پرۆژەکەکەین. بە تایبەتیش دوای بینینی ئەم پرۆژەیە لە وڵاتی هۆڵەندا لە زانکۆی ساکسیۆن کە بە شێوەیەکی پراکتیکی بینیمان خوێندکاران و مامۆستایانی ئەو زانکۆیە چۆن کێشەی شارەکانیان تاوتوێیەکەن و مناقەشەیەکەن بە باشمانزانی هاوکار بین لە پرۆژەکەیە. پەیامان بۆ سیتیلابی سلێمانی ئەوەیە کە هەنگاو بە هەنگاوکار بکەن بۆ پەرەپێدان و هاوکاری لەگەڵ سێکتەرە جیاوازەکان و هاوبەشەکانیان لە سلێمانی و ناوچەکەدا بۆ ئەوەی خوێندکاران و ستافەکان زیاتر لە یەکترەوە فێر بن. کوردستان ئەوەی کە من ئەیبینم توانایەکی شاراوەی گەورەی هەیە، چونکە من شارە گەورەکانی سلێمانی و هەولێرم بینیەوە و سەردانم کردوون و چەندەها کار هەیە کە دەتوانین بەیەکەوە بیکەین بەهۆی هەبوونی توانایەکی بە سوودی باش و خەڵکی زیرەکەوە و بە ئاشناکردنیان بە زانیاری و شارستانەتی خۆرئاوا سوودێکی زۆریان ئەبێت بۆ بنیادنانی داهاتوێکی گەشت. بەڵام یەک شت هەیە کە پێویستە بیزانین بریتە لە پلاندانان. ئێمە توانی یارمەتیان بین لە ڕاستیدا ئێستا دامەزرا و کارەکات لەگەڵ خوێندکاران و کردی گشتی و کردی دابێت و ئەم یەگرتنەش تا ڕادێک شتێکی تازەیە و پێویستە ئێمە زیاتر بەرەو پێشی بەرین. لە ڕاستیدا ئێمە زۆر خۆشحاڵین کە بیرۆکەکە لە هۆڵنداوە سەری هەڵداوە و کوردستانیش یەکێک بووە لەو شوێنانەی کە پێی سەرسام بووین و ئێستاش لەوێ کاری پێ ئەەکەین. هەموو جۆرە کێشەیەک دەتوانرێت بهێنرێتە سیتیلابەوە هەرچۆنێک بێت کە باگراوندێکی باشە بۆ ئێمە. بۆ نمونە لەسەر شوێنی ئاشیبایەک تا پرسیاری دوکاندارێک کە چۆن چارەسەری شەقامێک بکرێت لە ناوجەرگەی شاردا. کێشەکان دەتوانرێت بهێنرێن لەلایەن کەرتی گشتی و ڕێکخراوە ناحکومیەکان و بازرگانەکان کە هەندێک کات دەبنە هاوبەشێک و هاوکارێک بۆ سیتیلاب. کێشەکە خەتە سیتیلابەوە خوێندکارەکان بیرۆکە خۆیان پێشکەشەکان. سیتیلاب گرنگی و کاریگەری زۆری دەبێت و چەند لایەنێک سوودمەند دەبێت لەم پرۆژەیە. هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بە گشتی و شاری سلێمانی بەتایبەتی خوێندکارانی زانکۆی سلێمانی و زانکۆکانی دیکەی پارێزگای سلێمانی، کەسانی بە ئەزمموی پیشەیی لادام و دەستگا و فەرمانگەکانی سنوورەکەدا. سیتیلاب ئامڕازێکی فێرکردنە و لە هەمان کاتدا ئامڕازێکی چارەسەرکردنی کێشەیە بۆ پێکەوە کارکردنی کەرتی گشتی و کەرتی تایبەت، چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا لە ڕێگەی زانکۆوە، دۆزینەوەی چارەسەری بنەڕەتی و زانستی بۆ ئەو کێشانەی کادێنە ئەم تاقیگەیەوە، زیادکردنی گیانی پێکەوە کارکردنی خوێندکاران و شارەزایان و پیشەیەکان، دوێزینەوەی توانە شارەوەکان، بەهێزکردنی گیانی کاری خۆبەخشی، بواری کارکردن، پەرەپێدانی بوارەکانی ئەندازیاری و بەتایبەتی پلانسازی، گواستنەوە، هاتوچۆ، ئاو، ژینگە، سەلامەتی و تەندروستی یان هەر بوارێکی دیکە کە سوود بە پێشخستنی شارەکە بگەێنێت. سیتیلاب دەبێتە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی شارەزایان و کەسانی بە ئەزمون و کەسانی ئەکادیمیا و خوێندکاران بە شێوازی خۆبەخش و بە هاوکاری هەموو لایەک لادەرەوە ناوەی هەرێم و بە هاوبەشی چەند دەستگایەکی ئەوروپی شارەزا لە بواری سیتیلابدا. وەک سەرەتایەکی تازە ئیشێکی زۆر باش بکەین کە وەک یەکەم کارمان بەڕاستی زۆر دڵمان پێی خۆش بوو یەکەم جار بووە ئەندازیارێک کار بکەین. سوودی ئەم پرۆژەیەش لەوایە کە ئێمە خوێندکارێک کردومانە بە پرۆژەی ساڵمان کە پرۆژەی کۆتایی ساڵە، دواتریش خبرەیەکی پێبەخشیون کە ئێمە بتوانین لە بوارێکی ئەکادیمیەوە بچینە سەر بوارێکی عملی چۆن بتوانین ئەو توانایە لە خۆمانە ببینینەوە کە لە پرۆژەیەکە بیخێنەگەڕ. وەکو خوێندکارێکی قۆناغی یەکەم کە ئیشێکی بەو شێوەیە پراکتیکیم کرد، هەم ئەزمونێک بوو بۆ من و هەروەها مۆتیڤێتی کردم کە لەمە دواکاری ڤۆڵۆنتیریم بکەم.
کۆتاییدا ئەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە دەرگامان کراوەیە و زۆر خۆشحاڵ دەبین بۆ کە هەر خوێندکارێ و یاخۆت هەر مامۆستایەکی بەڕێز و ئەندازیاران کە هەر فکرێکیان لە مێشکە هەبێ بتوانن بڕێوی پێبن و جۆرە بە جۆرەکان خزمەتی شاری سلێمانی کە تەقدیمی سیتیلابی بکەین تاوکو لەو ڕێگەیەوە ئێمەش بتوانین ئیشی پێویستی بۆ بکەین و بتوانین جێبەجێ بکەین و سوودی هەبێ بۆ شارە خۆشەویستەکەمان. کۆمپانیاکان چۆن بتوان خزمەت بە زانکۆ بکەن یا زانکۆ چۆن خزمەت بە و لە ڕێگای ئەو کەسانی کە شارەزاییان هەیە لە هەموو بوارەکانە چۆن خزمەت بە شاری سلێمانی بکەن و هەروەها ئەبێتە ڕەفتێک یاخود ئەبێتە پردێکی پەیوەندی لەگەڵ زانکۆکانی دەرەوە و ئینشاڵڵا سەرکەوتووە بنووی وای سەرکەوتنیان بۆ خواست. درکمان بەوە کردو کە وێتە سنتەرێکی توێژینەوەی گرنگ بۆ زانکۆی سلێمانی کە ئەتوانێت لە ڕێی ئەم سنتەرەوە دەنگی بگەێنێتە ناو شار و بۆ پرۆژانی کە لەسەر ئاستی شاری سلێمانی کە با بڵێن کیر و گرفتیایەتە ڕێیان ئێمە توانین وەکو زانکۆی سلێمانی دەوری باڵامان هەبێت. تەمەنایەوەکەن بۆ شاری سلێمانیش پرۆژەیەکی سەرکەوتوو بێت و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازیین. ئێمە توانین هەردوو لامان کار بکەین بەیەکەوە بۆ خوێندکاران لە زۆرترین پرۆژەدا. بەڵێ من بڕوام وایە کە ئێمە ئەتوانین پشتگیری یەک بکەین کە ئەویش بە دەستپێکردن بە پرۆژەیەک یان دوو پرۆژە. گروپی خوێندکارەکان و مامۆستاکان بەیەکەوە ببەستینەوە لە ڕێگەی سکایپەوە کە ئێمە هەردوو لامان لە یەکەوە فێربین و دەبێتە هاوکاریەکی ڕاستەقینە. بڵێ ڕاستی دامە زۆر تازەیە هێشتا بەڵام کاتێک کە گەڕێمەوە بەڕابردوو ئێمە وەک کۆمپانیا هەمیشە پەیوەندیکی باشمان هەبووە لەگەڵ زانکۆکان و خوێندکاران بۆ دەستپێکردن بە بیرۆکەیەک و ئیشێکی تازە ئەگەر بتەوێت سەرکەوتوو بیت ئەوە پێویستە خوێندکاران و زانکۆکان پێکەوە لەگەڵ کەرتی گشتی و تایبەتدا کۆ بکەیتەوە کە ئەمەش بە تەواوەتی ئەو شتەیە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا کاری بۆ دەکەین و من زۆر شانازی پێوە دەکەم. لە ئێستادا ئێمە وەکو کۆمپانیای وی پایەنێر کە خاوەندارەتی لە پرۆژەی سیتیلاب دەکەین بە هەموو ئەو کەسانی کە پسپۆڕن لە بوارە جیاوازەکانە دەڵێن هەچ کەسێک دەیەوێت خزمەتێک بە شاری سلێمانی بکات و خزمەتێک بە نیشتیمانی خۆمان بکات دەرگای سیتیلاب واڵایە و دەتوانین پرۆژەکانمان لێرەوە جێبەجێ بکەین. پشت بەخوا پرۆژە و توێژینەوە لە ئێوەی بەڕێز پاڵپشتی و بەڕێوەبردن لە ئێمە ئەتوانین بە هەمومانەوە سیتیلاب بەکار بهێنین بۆ خزمەتکردن و برەوپێدانی پرۆژەکانمان و توێژینەوەکانمان لە ڕێگە میکانیزمە نوێیەوە کە پاڵپشتیەکی ناوخۆیی و پاڵپشتێکی ئەوروپی و هۆڵندی لەگەڵایە. ئێستا داوا لە زۆر بەڕێز دکتۆر سیروان خوشید پەرەپێدەری سیتیلاب لە زانکۆی سلێمانی بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتێک. بەڕێزان سەرۆکی زانکۆی سلێمانی سەرۆکی شارەوانی سلێمانی نوێنەرانی دام و دەستگاکانی حکوومەت ڕاگەرە بەڕێزەکان مامۆستانی بەڕێز خوێندکارانی بەڕێز بیرۆکەی سیتیلاب وەکو زانکۆی سلێمانی ئێمە لە بیدایەوە کە پاڵپشتیان پرۆژەی بووین کە لە کردی تایبەت لە کۆمپانیای ڤیوپایەنەرەوە هێنەرا بەڕاستی ئێمە درکمان بەوە کردبوو کە زۆر جارە ناوەندی کردی گشتی و کردی دایبەتە لە زۆر شوێنەی بیستین کە زانکۆ دوورە لە کۆمەلگا زانکۆ توێژینەوە بەکاریان نەبەستەنها بۆ ئیش و کاری خۆەتی ڕاستە لە هەنێ بارە هەبووەوە لە هەمان کاتژە طبعاً ئێمە لە ناو مامۆستایانی زانکۆی سلێمانی یان زانکۆکانی تری هەرێمی کوردستان زۆر جار گرەیمان لە کردی گشتی و کردی دایبەت ئەوە هەبووە کە لە زۆر بوارە بوارنان بە ئێمەی مامۆستانی زانکۆ کە بەشدار بین لە چارەسەرکردنی و دۆزینەوەی چارەسەری گونجاو و پێدانی ڕێی بۆ ئەو بابەتە بۆیە ئێمە هەر لە بیدایەتەوە کە درکمان کرد کە ئەم کێشەیە حەزمان کرد پاڵپشت بین بۆ پرۆژەی سیتیلاب ناو زانکۆی سلێمانی بۆ دەرگایە بکەینەوە لە بینی زانکۆی سلێمانی وەکو زانکۆی دایک لەگەڵ کۆمەلگایە بە تایبەتی شاری سلێمانی بۆ دۆزینەوەی چارەسەری هەر کێشە و گرفتێک کە هەبێ. لە درێژایی ساڵی ڕابردووە ڕاستە وەکو هەموو لایەک ئەزانین کە کوردستان بە چەندها قەیران ڕۆشتووە بەڵام خۆشبەختانە بەڕاستی ئەم پرۆژەیە سەرکەوتوو بوو بە سپاسەوە طبعاً ئێمە دوایی کە ئەم پرۆژەمان باس کرد لە سەرۆکاتی زانکۆ دوای سپاسی بەڕێزان ئەنجومەنی زانکۆ و بەڕێز سەرۆکی زانکۆ کە مەجاریان بۆ ماوەی ساڵێک کە ئەم پرۆژەیە وەکو دەستپێکێک لێرە دەست پێ بکەین بۆ ئێمە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە 6 پرۆژێ ئێستا ئینشاڵڵە باسیەکەن
کە ئیشمانتیا کردووە هیوادارین کە توانی بێتمان لە ناو شاری سلێمانی دەستمان خسبێتە سەر چەند شتێک کە بەڕاستی بتوانین کیرروگرفتێکمان حل کردێ بۆ جهتێک طبعا بیرۆکەی ئێمە تۆزە جیاوازتر ئەوە بوو کە ئێمە لەگەڵ دام و دەستگاکان کە قسەمان کردووە هەوڵمان ناوە چارەسەر بۆ کێشان دۆزینەوە کە خۆیان هەیە نەگەوەی کە زانکۆ داوای کردووە لە کۆتاییە من حەزەکەم سپاسی ئامادەبوونتان کەم بەخێراتنتان کەم بۆ یەکەم وەرکشۆپە کە بەڕاستی بۆ سنتەرێک لەسەر ئاستی نەک زانکۆکانی هەرێمی کوردستان لەسەر زانکۆکانی ئەم ناوچەیە بەڕاستی ئێمە یەکەم سنتەرەکە ئەکرێتەوە بەم مستەوەیە زۆر سپاسی کۆمپانیای ڤیوپاینەرەکەین کە خاوەنی بیرۆکەکە بوو کە لە بیدایەتەوە هێناوێتی لەگەڵ ئەو دەعمە مادەی کە ئیکا لەلایەن خۆیانەوە کە کامل ئیشەکە خۆبەخشە لە ناو زانکۆی سلێمانی دیسان بەخێر بن سەرچاو سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سیروان ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئاسۆڕۆف ڕاگری کۆلێژ هێندازیاریەکەین بۆ پێشکەشتنی وتارێ. بسم الله الرحمن الرحیم بەڕێزان سەرۆکی زانکۆی سلێمانی سەرۆکی شارەوانی میوانە خۆشەویستەکان مامۆستایانی خۆشەویست خوێندکاران بە ناوی خۆم و ئەندامانی ئەنجومەنی کۆلێجی ئەندازیاری بەخێر هاتنی بەڕێزتان دەکەین و زۆر سوپاستان دەکەین بۆ ئامادەبوونتان ئەوەی ڕاستی بێ ئەکو باس کرا لە پێشوو مەبەستی سەرەکی لەم ئیشە ئەوەیە کەەوە چۆن بەیەکەوە ئیش بکەین چۆن ئاستی ڕەخنەکان پێشنیارەکان ببێتە مەیدانی کارکردن هەنجاک و بەڕاستی ئەوەی ئاماجی سەرەکی ئەوەیە چۆن مامۆستا لەگەڵ خوێندکارە بێکۆ ئیشکە کەرتی تایبەت لەگەڵ زانکۆی ئیشکە کردی گەشتی بێتە ناو مەیدانەوە لەگەڵ زانکۆیە و ئەو گلایانی کە جاران ئەکرا کە زانکۆ دوورە و ڕۆڵی نییە ئێستا ئەمانەوێ بەڕاستی پردی پەیوەندی دروستکەین لە ڕێگەی پرۆژەی عملیەوە کە هەمووی خزمەتی شارەکەمانەکان وەکو ناوەکە ئەبەخشێ بە معناکی گەورە بەخشێ کە شاری سلەیمانیان هەر شارێک بێ بە تاقیقێکی گەورە و هەمومان کاری تاکەین هەمومان ئیشی تاکەین هەمومان ڕۆڵمان هەبێتیایە بەو جۆرە یانی ئێمە ئەتوانین بەڕاستی خزمەتی گەورە پێشکەشکەین و جوڵەیەک و گەرمیەک بخەینە پەیوەندەکانەوە ئەکو باس کرا پەیوەندی لە بینی دەوایرە حکوومەکانە ڕەننا زۆر بۆ ئاستە نەبێ بە ڕێگەی ئەم وەکشۆپانەوە ئێمە ئەتوانین ئەو پەیوەندانە بەرزکەین و زیایکەین بەڕاستی من حەز دەکەم بڵم ئامانجی کەشمان هەبێت لەم دانیشتە نەکرد پێشکەشتنی بابەتەکان چۆن ئێمە ببین بە گروپ و مناقەشەی داهاتوو بکەین و چۆن پلان دابنین بۆ داهاتوو و من یەک نمونە ئەم مەسەلەن ئەکو بیرۆکەیەک بەڵام بەپێ اختصاص من باسیەکەم من ئەزانم لەم مەجلیسە بەڕێوەزە اختصاصاتی زۆر جیاواز هەیە بۆ نمونەیەکی لەو بابەتان کە حەز دەکەم ئەگەر مەجالی تا هەبێت و قوابلی جێبەجێکردن بێت مەسەلەن مەوضوعی تەلەوث پۆلیوشن لە ناو شاری سلەیمانیە من یەک بابەتی پۆلیوشن باس دەکەم ڕەنە بابەت زۆر هەبێ لە پۆلیوشنە کەەوە چەندەها اختصاصات کۆ ئەکاتەوە بۆ نمونە ئەم هەموو ژمارە مۆلیداتانی کە هەیە هەمووتەن ئەزانن مۆلیدات گاز سەرفەکە گازیش غازاتی خراپی هەیە تا ئێستا ئایا ئێمە دراسەیەکمان هەیە بڵێ شاری سلەیمانی چەند پۆلیوشنی تا دروست بۆ هۆی ئەمەوە جۆری کە هەیە لە پۆلیوشن هەر پەیوەندی هەیە بەم ئیشەوە کە پێوترێ تەلەوثی بەسەڕی ڕەنە ئەوانی کە اختصاصیان هەیە لە پلانی شارە ئایا ئەتوانین ئێمە ئەو منزەرە ناشینانی کە پەیوەندی هەیە بە ڕاکێشانی وایر و کێبڵەوە چارەسەری بکەین تەلەوثی کە هەیە پەیوەندی هەیە بە مەوزوع کە لێ تەلەوثی سەمعی ئایا ئەو زەوزایی کە دروستی ئەکات و نزیک ماڵەکانە کاریگەری نییە لەسەر ئەو خەڵکە نوعی کە لە تەلەوث کە هەیە کە زۆر مهمە کە ڕەنە خەڵکی بیری لێ نەکاتەوە تەلەوثی کەهرومغناطیسی ئەم تەوارانی کە لەسەر ماڵەکانە کە مەزدەرێکە سەرچاوەیەکە بۆ تەلەوثی کەهرومغناطیسی کە ئێمە ئەزانین کە کاریگەری هەرسە تەندروستی ئایا کەس دراسی کردووە ئەمە مەسەن بیرۆکەیەکە کە من پێشکەشی ستیلابی یەکەم دراسی بکەن و بە باوەڕی من چەندەها اختصاصات کۆ کاتەوە ئەمە نمونەیەکە بە هاوشێوە ئەمە ئەتوان بەڕێستان هەر لەم وەرکشۆپە دوای ئەوەی کە شتەکان تەواو بێت نەدوەیەکی مناقەشە هەبێت لە بینتانە و چەندەها بیرۆکە بخەنە بەردەمی ستیلاب و من بە سوپاسەوە بەڕێز سەرۆکی زانکۆکەوە عەقدی کرد لەگەڵ ئەم نووسینگەیە بۆ ساڵێک هیوادارم تازە کرێتەوە ئینشاءڵڵا و هیوادارم فراوانتر کرێت یعنی با بڵین
با کۆلیژەکانی کەش ڕۆڵیان هەبێت چونکە ئازانم کێشەی گەورەتر هەیە و ئەگەر شارەکە هەموو تاقیگە بێ هەمومان ناتوانین ئیشی تا بکەین و جارێکە هیوادارم سەرکەوتوو بن و زۆر سوپاسان دەکەم بەڵام حەز دەکەم سوپاسی ئەو بەڕێزانەکەم کە کاریان کردو لەم پرۆژەیە بە تایبەتی ڤیو پایۆنیر و نووسینگەی ڤی گروپ کەوا سپۆنسەری ئەم کارە بوون و بە تایبەتی بەڕاستی نابێت ناویشمان لەبیر نەچێت و ئەبێت لێوبردن ئەەکەم بۆ ئەو ناوانیکە بە تایبەتی کاک عادل لە ستیلا چرۆخانیش دکتۆرە چرۆ لە کۆلێجی ئەندازیاری کە ڕۆڵێکی خۆبەخشانیان هەیە لە مۆزوعە و ئەو بەڕێزانی کە کاریان کردو کە ناویان نازانم دای لێبوردنیان لە یەکەم ئیشەکە خۆبەخشانەیە و جوندی مەچوول وایە زۆرجار ئەوانی کە کارەکەن ئیشان هەردیارە زۆر سوپاسان دەکەم جاری کەش بەخێر بێن زۆر مەمنون. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاسۆ ڕەوف. ئێستاش داوا لە بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی بەڕێز دکتۆر ڕەزا حەسەن دەکەین بۆ پێشکەشکردنی وتەیەک. ئامادەبوانی بەڕێز مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست شارەزایانی بواری زانستی ئەندازیاری ئەم کاتتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشدار دەبم لە ڕاگەیاندنی کار و چالاکیەکان و پرۆژەکانی سەنتەری ستیلاب کە بە هاوکاری زانکۆی سلێمانی لە ماوەی ساڵێکدا ئەنجامیان داوە. دیارە سەنتەری ستیلاب ساڵی 2016 لەسەر داوایەکیان خستە بەردەم سەرۆکی زانکۆ بۆ ئەوەی هەردوو لابەیەکەوە کار بکەین بۆ خزمەتکردنی کێشەکانی خزمەتگوزاری لە شاری سلێمانی. ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژەیەمان لە ئەنجومەنی زانکۆ پەسەند کرد و وەک سەرەتایەک بۆ ئەوەی شارەزای کارەکانی ئەم سەنتەرە بین بۆ ماوەی ساڵێک گرێبەستمان لەگەڵیاندا ئەنجامدا. وە خۆشبەختانە بەرهەمی ئەو هەم ئاهەنگیەی کە لە نێوان زانکۆ و سەنتەری ستیلابدا هەبووە ئەمڕۆ دەخرێتە بەرچاوی ئێوەی خۆشەویست کە بریتی بووە لە دیزایانی ماستەرپلانی پاسکیلی کەمپی نوێی زانکۆی سلێمانی پرۆژەی ڕووپێوکردنی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی هەروەها چارەسەرکردنی کێشەی ئاو خاک لە پارکی هەواری شار و چارەسەرکردنی کێشەی تێکچوونی قیر لە شەقامەکاندا. هەروەکو لای هەمووتان ڕوونە یەکێک لە هەرە کارە گرنگەکان و لە پێشینەکانی زانکۆی سلێمانی ئەوە بووە چۆن بتوانین کاری ئەکادیمی و خوێندنی تیۆری زانکۆیی تێکەڵ بە خزمەتگوزاریەکانی شار بکەین. دووبارە بە خۆشحاڵیەوە ستیلاب هەستاوە بەم کارە و لەسەر ئەم خاڵە ئیشی کردووە. لەسەر ئەم خاڵە ئیشی کردووە چۆن بتوانین خوێندنی تیۆری تێکەڵ بە خزمەتگوزاریەکانی هاوڵاتیانی شار بکەین. ئێمە وەک زانکۆی سلێمانی دەستخۆشیە لە سەنتەری ستیلاب دەکەین و هەروەها پشتگیری و پشتیوانی خۆمانیان بۆ دەردەبڕین و هەر لێرەشەوە داوا لە سەرجەم مامۆستایان و خاوەن ئەزمونونەکانی زانکۆی سلێمانی دەکەم لە پسپۆڕەکانی تردا کە هاوکاری سەنتەری ستیلاب بن بۆ ئەنجامدانی هەر پرۆژەیەک کە لە بواری تردا بۆ خزمەتکردنی زانکۆ و شارە خۆشەویستەکەمان جێبەجێ دەکەن. دووبارە دەستخۆشیان لێ دەکەم و هەروەها دەستخۆشی لە گروپی ڤیو گروپەکەم کە گروپێکی ڕاوێژکارین و سپۆنسەری ئەم کاریان کردووە و بۆ ئەم سەنتەرە. زۆر سوپاس و هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر ڕەزا بۆ پێشکەشنی وتارەکەی. بەڕێزان ئێستاش داوا لە بەڕێز ئەندازیار کاک یوسف یاسین دەکەین سەرۆکی شارەوانی سلێمانی با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتار. بەڵام سوپاس بۆ هەموو لایەک خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێوەی بەڕێزە پێکۆ دانیشتوین کە خۆشحاڵی نێمە بەتایبەت وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی کەەوە توانی بێتمانێکێ لە خەوەکانمان هات پێێتە دی ئێمە ساڵانێکی زۆرە کێشە و مەشاکیلمان هەبووە ئیشەڵاستی لاپیژ هەوڵەیە بۆ هەموم سیمینارانە تۆزێ وتار کەم کاتەوە وتارەکان زۆر بوون. خۆشحاڵین تەوان مستەفیدی یەکەم ئێمە بین وکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە خێراتنی هەموو لایەکتانەکەم ئەمە کارێکی زۆر باشە خەونێکی باشە بەڕاستی هاتۆتە دی ئەتوانم بڵێم دەستپێکێکە کە لە ئایندە بتوانێت
ناوەندێکی وا گەورە دروست بێت ئێمە هەموو ئەو پرۆژە و کێشە مەشاکیلانەی کە دەوایری حکوومەت داوایری خزمە گوزاریەکان لە شارەکانە هەیەە بۆ جێبەجێکردن بتوانین ئەو ناوەندە زانستیانە هاوکارمان منچکە لە ڕاستیامە کێشەمان زۆر جار هەموو ئەو تەسمیمانەی کە ئێمە وەکو شارەوانی سلێمانیە ئیکەین و یاخود لە ئەسنای جێبەجێکردنە کێشە و مەشاکیلێکی زۆرمان توش ئەبێت ناچارە بینهانا بەرین بۆ خەڵکانی شارەزا یاخود بۆ ئەو گروپ و ئەو لایەنانەی کە شارەزان لە بوارەکانە لەخوا بەزیابێ ئێستا زانکۆی سلێمانی ئەم ستیلاپە کە توانیویانە پێکەوە من سواسی هەموو ئەو لایەنانەکەم هەر لە ڤیو پایۆنێر لە ڤیو گروپ لە مۆڤی موبیلیتی لە زانکۆی ساکسۆن کامانە هەموو پێکەوە هاوکار و سواسی زانکۆی سلێمانیەکەم کە زانکۆی دایکە هەر تەبیعەت و خوڵقی شاری سلێمانی هەیە کە هەموو کاتێک دەست پێشخەر بووە بۆ هەموو شتێکی نوێ ئامادەکاری خۆی پیشانناوە ئێمەش دەرگاکانی شارەوانی هەموو هۆڵ و ئەندازیارەکانیشمان زۆربەی زۆران لێرەن ئایان بینم هەموو ئامادەین خزمەت کە نومنە هەر لە ئێستاشەوە خۆمەک و ئەندازیارێک ئەو کرێکارێکی ئەم ستیلاپا بم چیم پێ بکرێت لە خزمەتا بم بۆی بتوانین لە ئایندە ئەو پرۆژانەی کە هەمانە و گیر و گرفتانەی کە هەمانە هەموو پێکەوە هەوڵ بین بە باشترین شێواز بیکەین بۆی کە خزمەتی خەڵکی شارەکەمانێک زۆر خۆشحاڵم زۆر سپاسی هەموو لایەکەم هیوادارم نمونەی هەموو لایەک زۆر بێت و سپاسیش بۆ سەرۆکی زانکۆی سلێمانی کە ئەو عەقدەی کردووە حتمما تازە ژەکرێتەوە تازە فێریم بەزمە بووین بڵێت تازە کردەوە زۆر سپاسی هەموو لایەکەم بەخێر بن سەرچاو زۆر سپاس بۆ ئەندازیاری یوسف یاسین ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر چرۆ حەیدەر ڕێخەری پرۆگرامەکانی سیتی لاب بفەرمێ بۆ پێشکەشکردنی کۆی کارەکانی ساڵی ڕابردوو زۆر بەخێر هاتنتان دەکەم بەخێرات بەتایبەت بە خراردنی سەرۆکی زانکۆ هەموو ڕاکە بەڕێزەکان نوێنەری هەموو فەرمانگە و دام و دەستگاکان لە شاری سلێمانی بخێتکارە خۆشەویستەکان ئەمڕۆ لەم پرزێنتیشنەی ئەمڕۆ هەوڵ دەدەم زیاتر ئۆبجێکتیڤەکان یاخود ئامانجەکانی دروستبوونی سیتی لاب بکەمەوە و ئەو پرۆژانەی کە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئیشمان لەسەر کردووە کورتەیەک باس بکەم و دواتر لەلایەن هەرێکی لە سەرپەرشتیارانی پرۆژەکانەوە بە وردی زیاتر باس دەکرێت. ئامانجەکانی سیتی لاب وەکو پێشتریش لە ڕپۆرتە ڤیدیۆکە باس کرا ئامانجی سەرەکیمان بەڕاستی بریتیە لە دەرخستنی توانە شاراوەکان بێگومان ئێمە لە کوردستانە خاوەنی چەندەها توانای لێهاتوو کەسانی زیرەکین ئەگەر بێت و ئەو توانانی کە هیانە بەکار بهێنرێت دەورێکی زۆر گەورەی دەبێت بۆ خزمەتکردنی شار و پێشخستنی شار و ئامانجی دووهەمان بریتیە لە پێکەوە بەستنی زانکۆ بەکەرتی گشتی و بەکەرتی تایبەتیەوە واتە بە شێوازێک هەموو ئەو توێژینەوانەی کە لە زانکۆ دەکرێت یاخود ئەو پرۆژانەی کە لە زانکۆ دەکرێت بە شێوازێک بێت لە خزمەتی کەرتی گشتی و کەرتی تایبەتی دابێت لە دەرەوە هەروەکو هەموو زانکۆ پێشکەوتوەکانی وڵاتانی زانکۆ پێشکەوتوەکانی وڵاتان ئەمە بێگومان دەورێکی زۆر گرنگ دەبێت هەم بۆ بەرزکردنەوەی ڕاکێنی زانکۆ لە ڕێی توێژینەوەکانەوە هەم بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە بە شێوەیەکی زانستی و ورد کە فەرمانگەکان بتوانن سوودی لێ ببینێن بۆ ئامانجی سێمان بریتیە لە دۆزینەوەی چارەسەر بۆ هەموو ئەو گرفتانەی کە هەیە بە تەواو بە شێوەیەکی زانستی و ورد و لە ڕێگەی ئەو ساتانەی کە سەفسافی ئەکادمی و ئەو کەسانەی کە خەبیرن لە دەرەوەی زانکۆی سلێمانی و بەشداروانی خوێندکاران و ئامانجێکی ترمانەوەی بریتیە لە پەرەپێدانی گیانی خۆشبەخشی لە نێوان تاکەکانی کۆمەڵ. ئەو پرۆژانەی کە ئەم ساڵ لە سیتی لاب سلێمانی پێشکەشمان کردووە خۆی دەبینێتەوە لە 6 پرۆژەی جیاواز لە بوارەکانی ئەندازیاریدا کە پێک هاتووە لە پرۆژەی ڕووبێوکردنی گەڕگە کۆنەکانی شاری سلێمانی پرۆژەی ماستەرپلانی پاسکی بۆ ناو کەمپی نوێی زانکۆی سلێمانی و چارەسەری کێشەی یەکتربڕی ئابڵاق و کێشەی قیر لە سەر شەقامەکانی شاری سلێمانی و چارەسەرکردنی ئاو خاک لە ناو پارکی هێوانیشە. یەکەم پرۆژە کە باسی دەکەم بریتیە لە پرۆژەی ڤیو بایکە ئەم پرۆژەیە خۆی دەبینێتەوە ببورن خۆی دەبینێتەوە لە دیزاینکردنی هێڵی پاسکیل بۆ ناو زانکۆی سلێمانی بەڕاستی ئێمە ویستومانە لە ڕێگەی سیتی لاب بۆ زانکۆی سلێمانی بکەینە نمونەیەک و یاخود وەکو مۆدێلێک بۆ شاری سلێمانی
تاوەکو هەموو شوێنەکانی ترچاوی لێ بکەن پاسکیل بەکاربێنن وەکو یەکێک لە هۆکارەکانی هاتوچۆ کە بێگومان کاریگەری نەوعی دەبێت لەسەر کەمکردنەوەی ئیزدیحام لەسەر شەقامەکانی شاری سلێمانی و کەمبوونەوەی پیسبوونی ژینگە بە دڵنیاییەوە کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. خۆشبەختانە ئێمە توانیمانە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە هەم ئاهەنگی تەواو لە نێوان بەشی شارستانی کۆلێجی ئەندازیاری و بەڕێوەبەرایەتی ئەندازەی زانکۆی سلێمانی دروست بکەین و زیاد لەم پرۆژەیە بۆ ماوەی 2 مانگە دەستی کردو بەکارەکانی زیاتر لە 10 مامۆستا و ئەندازیار بەخۆ بەخشانە ئیشیان لەم پرۆژەیەدا کردووە کۆی ئەو کاتژمێرانی کە تا ئێستا ئیشی لەسەر کراوە 550 کاتژمێرە و بێگومان ئەم پرۆژەیە لە سەرەتایدایە و ئیشی زیاتر دەوێت کە دواتر لە پرزەنتێشنێکی ترا زۆر بەوردی باسی لێوە دەکەین. و یەکێ لە پرۆژەکانی ترکە لەسەر شاری سلێمانی پێشکەش کراوە بریتێ لە پرۆژەی ڕووپێوکردنی گەڕەکۆنەکانی شاری سلێمانی وەکو لای هەمووتان ئاشکرای شاری سلێمانی هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە چەند گەڕێکێکی دیاریکراو پێکاتووە ئەم گەڕەکانە زۆر بەداخۆ زوربیان نەماون و ئەوەی کە ماوە با بڵێن بەشێکیان هەیە کە بەهای مێژووی تەلارسازیان زۆرە بۆیە ئەتوانی کە دەتکرێ بەڕاستی ئەم خانوانە بکرێ بە پێناسەیەک بۆ شاری سلێمانی و نمونەی تەلارسازی دێرین لە شاری سلێمانیدا بۆیە زۆر بەسپاسەوە لەسەر پێشنیاری بەشی تەلارسازی زانکۆی سلێمانی سیتی لابی سلێمانی ئەم پرۆژەی دەست پێکرد بە ماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی. بەڕاستی ئەمە یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی سیتی لاب کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگە ئیشی لەسەر دەکەین و زیاتر لە 65 ئەندازیار و مامۆستا و خوێندکار لەم پرۆژەیەدا بەردەوام ئیشیان کردووە کە کۆی ژمارە و کاتژمێرانەی کە ئیشی تیاکراوە زیاتر لە 10,050 کاتژمێر. لە ڕاستیدا ئەم پرۆژەیە لە 2 قۆناغی سەرەکی پێگەیە. قۆناغی یەکەم فۆرمێک بۆ هەموو ئەو خانوبینایانە پڕ دەکرێتەوە کە لە گەڕەکە کۆنەکاندا هەن کە ژمارەیان لە 8 گەڕەکە و ژمارەی ئەو خانومەکانی کە لەم گەڕەکە کۆنانیان زیاترە لە 6,200 خانوو فۆرمی تایبەتیان بۆ پڕ دەکرێتەوە کە چەند زانیاریەک لەسەر بەهای مێژووی و تەلارسازی و مێژووی دروستکردنیان وەردەگیرێت پاشتر لەسەر چەند برەمایەکی زانستی تەلارسازی کۆمەڵێک ئەو بیناجیا دەکرێتەوە کە پێویستیان بەوە هەیە دۆکیومنت بکرێت و لە قۆناغی دووهەمدا هەموو ئەو خانوانە یاخود ئەو بینانی کە جیاکراوەتەوە پێویستیان بە دۆکیومنتکردن هەیە زیاتر ئیشی لەسەر دەکرێت و ڕووپێوی تەواوەتیان بۆ دەکرێت بۆی نەخشایان بۆ دروست بکرێتەوە بکرێتەوە بۆ مۆدێل لەسەر شێوازی دووری و سێدووری بە دڵنیاییەوە کە دواتر بەڕێز دکتۆر ئەمجاد زیاتر باسی ئەم پرۆژەیە دەکات. و پرۆژێکی ترکە لە شاری سلێمانی ئیشمان لەسەر کردووە بریتە لە ئەمەش پێش بچمە سەر ئەو پرۆژەیە ئەمە وێنەی ئەندازیاران و مامۆستایان و خوێندکارانە لە کاتی ئیشکردن لەسەر ئەو پرۆژەیە و یەکێ لە پرۆژەکانی ترکە لە شاری سلێمانی ئیشمان لەسەر کردووە بریتە لە پرۆژەی هەواری پارکی هەواری شار کە ئەمە یەکێکە لە گەورەترین پارکەکان نەک لەسەر ئاستی سلێمانی بەڵکو لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقە لەسەر ڕووبەری زیاتر لە 8,000 دۆنم لەسەر دۆنم دروستکراوە نزیکەی 400 دۆنم زیاتری 800 دۆنم زیاتری بە ڕووبەری چێنراوە و باخە لەناو ئەم پارکەدا. ئامانجی ئەم پرۆژەیە بریتە لە هەڵسەنگاندنی ئاو خاکی ناو پارکەکە بۆ بەستی ئاودێری و هەروەها کاریگەری ئەو ئاوی کە بەکارێنێکە لە چەند سەرچاوەیەکەوە وەردەگیرێ بۆ ناو پارکەکە لەسەر گۆرگرتنی نۆزڵ و دریبەرەکان کە لە ناو پارکەکەدا هەیە بەڕاستی چکە ئەمە کێشەیە بوو. ئەم پرۆژەیە بە هەماهەنگی کراوە لە نێوان کۆلێجی ئەندازیاری بە دیاریکراوی بەشی ئاودێری و بەڕێوە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەشی ئەندازیاری پارکی هەواری شار کە زۆر بەسپاسەوە زۆر لە هاوکاری بوون لەم پرۆژەیەوە بەشدار بوون لە بەڕێوەبردننی و وەرگرتنی سامپڵەکان و هەروەها وەرگرتنی تێستەکان کە پێویست بووە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە. ئەوەی شانی باسە لەم پرۆژەیە زیاتر لە 38 مامۆستا و خوێندکار ئیشی لەستیادا کردووە و لە کۆی کاتژمێری ئیشکردن لەم پرۆژەیە زیاتر بۆ لە 10,070 کاتژمێر. ئەمە شوێنەیەکی خوێندکاران و مامۆستایان و ئەندازیارانە لە کاتی وەرگرتنی سامپڵەکانە و لە کاتی جێب پرۆژەکەدا و یەکێکی تر لەو پرۆژانەی کە سیتی لاب لە ماوەی ئەو ساڵدا ئیشی لەسەر کردووە لە شاری سلێمانی بریتە لە پرۆژێکی ڕێگەوبانەکە لەسەر شەقامی مەلیک مەحموودە بریتە لە دیزاینکردنەوەی یەکتر بڕی ئابلاغ و جواتباغ کە لێرەدا قەرەباڵغێکی زۆر هەیە. ئەم پرۆژەیە زۆر بەسپاسەوە لەسەر پێشنیازی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بووە و ئێمە ئەم پرۆژەیە بەتەواو دەستکراوە بە ئیشکردن تێیدا بە هاوبەشی لە نێوان
بەشی ساری شارستانی زانکۆی سلێمانی کۆلێجی ئەندازیاری و سەرۆکایەتی شارەوانی و چەند پێشنیارێک بۆ ئەم شوێنە دروستکراوە و دەدانراوە و دروستکردنی ئەندەرپاس و چەند پێشنیارێکی تر کە بۆ ئەوەی کە لەسەر کە حسابی کولفە کراوە بەڕاستی لەبەرەوەی کە ئێستا لە بارێکی ئابووری سەختداین زۆر جار دروستکردنی ئینفراستراکچەر زۆر زەحمەتە بۆیە چەند پێشنیارێک بۆ ئەم شوێنە کراوە بێگومان دانانی پێشنیارەکان بە هاوبەشی بووە لە نێوان زانکۆی سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی واتە خۆیان بەشدار بوون لە دانانی بە هاوبەشیان کردو لە دانانی پێشنیارەکاندا و بۆ ئەم پرۆژەیە زیاتر لە 2 هەفتە داتای ترافیکمان وەرگرتووە بە بەردەوامی و زیاتر لە 41 ئەندازیار و مامۆستا و خوێندکار ئیشی تێدا کردووە کۆی کاتژمێرەکانی زیاتر بۆ لە 1200 کاتژمێر. ئەمە شوێنەی خوێندکاران و مامۆستایانە لە کاتی وەرگرتنی داتای ترافیکدا و یەکێکی تر لەو پرۆژانەی کە هەمانە بریتیە لەسەر ڕێگەوبان بریتە لە پرۆژەی کێشەی تێکچوونی قیر لەسەر شەقامەکانی شاری سلێمانی و دەم پرۆژەیەدا کە بە هەماهەنگی کراوە لە نێوان بەشی شارستانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئامانجبەنگستی دیاریکردنی هەموو ئەو کێشانەی کە لە قیرا هەیە لەسەر شەقامەکانی شاری سلێمانی و دۆزینەوەی چارەسەرێکی زانستی بۆ هەموو ئەو کێشانە. ئەم پرۆژەیە زیاتر لە 15 ئەندازیار و مامۆستا و خوێندکار بەشداری کردەوە وەکوی کاتژمێری ئیشەکان کە لەم پرۆژەیە کراوە زیاتر بۆ لە 670 کاتژمێر. خۆشبەختانە لەم پرۆژەیەدا ئێستا بەشی شارستانی بە ماهەنگی لەگەڵ سیتیلابی سلێمانی خەریکی ئامادەکردنی مانوێڵێکن کە وەکو ڕێبەرێ بەکاربهێنرێ بۆ ئەندازیارە بەڕێزەکان و هەموو ئەو فەرمانگانەی کە پەیوەندیان بە ڕێگەوبانە هەیە بە شێوازێک کە بتوانێت هەموو کەسێ هەموو ئەندازیارە بە ئاسانی جۆرەکانی کێشەی قیرجیا بکاتەوە و هەروەها ئەو حلانەی کە ئەو شیکارانە کە لەسەر بنەمایەکی زانستی بۆ کێشەکان دیاری بکاوە. ئیشەڵا لە ماوەیەکی زۆر کورتە ئەو مانوێڵە دەخینە بەردەستی ئەندازیاران و فەرمانگە پەیوەندیدارەکان. ئەمە شوێنەی خوێندکاران و مامۆستایانە لە کاتی وەرگرتنی داتاکان و لە کاتی وەرگرتنی پرۆژەکەدا. لە کۆتاییدا ئەمەوێ پوختەیەک بڵاوکەمەوە لەسەر پرۆژەکان. خۆشبەختانە ئێمە توانیمانە لە ماوەی ئەم ساڵی کە ئیشمان کردووە زیاتر لە 150 مامۆستا و ئەندازیار و خوێندکار لە هەموو پرۆژەکانی سیتیلابدا ئیش بکە وە کۆی ئەو کاتژمێرانی کە لە هەموو پرۆژەکانە ئیشمان کردووە زیاتر بۆ لە 13540 کاتژمێر. لە کۆتاییدا ئەمەوێت تەنها بۆ بڵێم کە ئێمە خۆشبەختانە توانیمانە ئەو هەدەفانی کە سیتیلابی دروست بۆ دروست بووە کە باسمان کرد پێشتر هەدەفی سەرەکی سیتیلاب ئەوەیە کە زانکۆ ببێ بە پردێک خۆ سیتیلاب ببێ بە پردێک لە نێوان زانکۆکردی گشتی و کردی تایبەت تا ڕادێکی زۆر باشتوانیمانە ئەو لینکە دروست بکەین لە ڕێگەی کۆبوونەوەکانمان لەگەڵ هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان و لە ڕێگەی بەشداربوونی فەرمانگە پەیوەندیدارەکان لە دۆزینەوەی چارەسەر بۆ هەموو ئەو کێشانەی کە هاتۆتە ناو سیتیلاب و واتە خۆیان بەشدار بوون لە دانانی چارەسەرەکان. بۆیە زۆر خۆشحاڵین بەوەی کە توانیومان ئەو لیکە دروستکەین و جگەلەوە توانیومانە لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە هەمانە ئەو خوێندکارانی کە بەشدار بوون چەندەها دەورات بکەینەوە بە خوێندکاران بۆ ئەوەی کەوە پێش ئەوەی کە بچن بۆ وەرگرتنی داتا بە یاخود بۆ کاتی ئیشکردن لەسەر پرۆژەکان ئەگەر پێویستیان بە هەر دەورەیە بۆ بێ ئێمە بۆمان کردوونەتەوە بۆ ئەوەی کە زانیاری تەواوەتیان هەبێ لەسەر بابەتەکە اینجا بچنە سەر ئیشکردن و چەندەها دەورەمان کردوێتەوە لەناو ئەمە شوێنەی دەورەکانە کە لە کاتی پرۆژەکانە کراوەتەوە بۆ خوێندکاران. هەنگاوی داهاتوومان بریتیە لە تەواوکردنی هەموو ئەو پرۆژانی کە ئێستا تەواو نەبوون بە تایبەت پرۆژەی ماستەرپلانی پاسگیری سلێمانی وەکو پێشتر باسم کرد کە ئێمە ماوەی 2 مانگە دەستمان کردووە بۆ پرۆژەیە. بەڕاستی پرۆژەیەکی زۆر گەورەیە کە بەڕێستان نەزانن زانکۆی سلێمانی کەمپەسە تازەکەی ڕووبەرێکی زۆر گەورە هەیە لەبەرەوە کاتی زیاتر ئەوێ و پرۆژەی پێوکردنی گەڕەکۆنەکانی شاری سلێمانی خۆشبەختانە لە 195 قۆناغی یەکەمی ئەم پرۆژەیە تەواو بووە لە ماوەیەکی زۆر کورتاچینە قۆناغی دووەمی پرۆژەکە و ئامانجمانە ئەو قۆناغەش تەواو بکەین و جگە لەمانە ئێمە هەموو ئەو پرۆژانی تر کە بەشێکی ئەتوانم بڵێن زۆری پرۆژەکان لە 195 تەواو بۆ هەموو تەواو دەکەین دیانگەینە دەستی فەرمانگە پەیوەندیدارەکان و لە بێجگە لەم پرۆژانە ئێمە زۆر خۆشحاڵە بین بۆ وەرگرتنی هەر ئایدیایەکی نوێ هەر بیرۆکەیەکی نوێ کە خزمەت بکا بە شاری سلێمانی و بێتەوەی چارەسەرکردنی کێشەیەک لە شاری سلێمانیدا بۆ ئەوەی کە بتوانین ئیشی لەسەر بکەین.
لە کۆتاییدا ئەمەوێت بەناوی سیتیلاب بۆ زۆر سپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە بەشداری و هاوکار بوون لە سیتیلاب داوێت لەوانە زانکۆی ساکسیۆن و کۆمپانیای موڤمۆبیلیتیوە کە زۆر بەسپاسەوە ڕێگەیان داوە کە ئەم سنتەرە گەورەیە لە ناو زانکۆی سلێمانیا بکرێتەوە چکە بەڕاستی سیتیلابی ئەوانە خۆیان خاوەنین بیرۆکەکەن لەبەرەوە با بڵێن پێویستمان بە پێرمیشنی ئەوان بوو تاکو ئێمە بتوانین ئەم سنتەرە لە زانکۆی سلێمانیا بکەینەوە زۆر بەسپاسەوە هێنانی با بڵێن ئەو پێرمیشنە درای بە کۆمپانیای ڤیو پایۆنێر و زۆر بەسپاسەوە کۆمپانیای ڤیو پایۆنێر زانکۆی سلێمانی هەڵبژاردۆک و زانکۆی دایکە ئەم سنتەرەی تێدا بکرێتەوە و زۆر سپاسی نووسنگەی ئەندازیاری ڤیو گروپ دەکەین بەڕاستی کە سپۆنسەری هەموو پرۆجێکتەکانیان کردووە لە ڕێکردنەوەی دەورات بۆ خوێندکاران لە کاتی بەڕێوەبردننی پرۆژەکان. دووبارە زۆر سپاسدانەکەم و زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان. زۆر سپاس.